صلاح الدين وكو آفرتي جرت تاوي لهاتبو هر أهاتو هر أشو دەمان و دانیشە ئیسراحەتێ بکە ئەی ئەو خەڵکە لەناوە بوو تەوە کرابوو نەدەسی پێیانەگەی خەڵکی غەزا نەنانی بۆ ئەبردن نەچەکی بۆ ئەبردن هیچ توانایەکی نەبوو بچێ لەو خەڵکە نزیک بێتەوە خەڵکی غەزا و خەڵکی عەکایەک شتەوە بکە ئەم مێژووە چەند جار دووبارا بێتەوە پێتان سەیر نەبێ ئەڵێ سەلاح الدین زۆر ناڕەحەت بوو وەکو ئێمە نییە لە ماڵەکانی خۆمانە دانیشین کورە بڵێن جاوان حقمان چێ بەسەریانەوە ئەڵێ سەلاح الدین وەکو ئافرەتێک و دایکێکی جگەرسووداوی لە هاتبوو سبحان الله ئەو عەکەیە یەک وێنەی پێشکەش کردووە بەس مەگەر غەزەییەکان لەم سەردەمەیە پێشکەشیان کردبێ هاتن تەوقی عەکەیان کرد عەکە ئیساکەنا جێیشی سەلاح الدینی تایە ئەمیرەکانی سەلاح الدینی تایە عولەماکانی سەلاح الدینی تایە جێیشی فەڕەنسی ئاوا لە سوورەوە سوڕایەوە چۆ پشتی عەکە هات بە دەریایە لە وشکانی دابەزی ئاوا تەوقی عەکای کرد سەلاح الدین وتی پیاوی چابن با لێیان بین هەتاوەکو جێیش کۆ نەبووەتەوە هەتاوەکو عەکامان لەدەست نەچووە هەتاوەکو تەواو ئەو خەڵکیان دوور نەخستۆتەوە لێمان وتیان سەلاح الدین فەڕەنسیەکان شوێنی خۆیان گرتووە خەندەقیان لێداوە بە دەوری عەکەیان ئێمەش 50 دانە ڕۆژە بەسەر ئەسپەوەین خەومان لێ نەکەوتووە هەمووی برسیمانە زستان بەڕێوەیە سەلاح الدین لێمان گەڕێ با ئیسراحەتێ بکەین دوای ئەچینە جانیان سەلاح الدین لەگەڵیان نەبوو هەر چۆنێ بێ قەنەعەتیان پێکەوتیان سەلاح الدین با ئەم هجوومە نەکەین ئەخە زۆرە تۆ 50 دانە ڕۆژ ئیسراحەت نەکەیت جێیشی سەلاح الدین زۆر ماندوو بوو لە حەطینەوە بۆ بەیت المەقدس و ئیساکێنەش هەموو کەناراوەکانی پێپاکردنەوە لە ماوەی 2 مانگە لە تەرابڵسەوە پیا هات هەتاوەکو ئەگاتە عەسقەلان و هەتاوەکو ئەگاتە غەزە ئیساکێنەش چەند ڕۆژە هاتوون لە دەوری عەکە سەنگەریان گرتووە فەڕەنسیەکان ئەیانویست هەرچیە بکەن نان و ئاو و خواردن لە شاری عەکە لە شاری غەزە ببڕن بۆ ئەوەی کە دووری خەنەوە لە ئومەتی ئیسلامی و تەسلیم بن بەڵام تەسلیم نەبوون ئەوان بە 2 ڕۆژ تەسلیمیان کرد ئەمان 2 دانە ساڵ تەوقی ئەو شارەیان کرد هەتاوەکو جوابیان ناوتیان سەلاح الدین نانمان نییە خواردن هەتا 15 شعبان بەشەکە ئەگەر نانمان فریا نەخەیت ناچارە بێ شارەکە تەسلیم بکەین سەلاح الدینیش هاتبوو ئەمە عەکا بوو ئەمە فەڕەنسیەکان بوون لەناو ئاوەوە طبعا عەکا شارێکە لەسەر ئاوە لەسەر بەحری ئەبیەضی متەوەسطە لەسەر دەریای ناوەڕاستە فەڕەنسیەکان لە دەریای ناوەڕاستەوە پاپۆڕیان بۆ دانابوو هەتاوەکو وشکانی لە وشکانیشەوە خەنەقیان لیا بوو هەمیان گرتبوو سەلاح الدینیش هاتبوو لەم دی و خەنەقی فەڕەنسیەکانەوە جێیشی دامەزران بوو بۆی کە جێشەکە بشکێنێ و ئەو خەڵکە ڕزگار بکە جوابی ناد بۆ میسر وتی کاکە پاپۆڕم بۆ بێنن هەم خواردن بێنن بۆ براکانتان هەم با ئەو خەڵکە ڕزگار بکەین هەتاوەکو قادی الفاضل لەگەڵ قەرەخۆشە خواردنێکی زۆریان نارد بیگێنە جا تا پاپۆڕێک ئەگەیش لە خواردن پاپۆڕێکی تر غەرقە بوو یان پاپۆڕێکی تریان ئەسووتان سبحان الله ئەو عەکەیە یەک وێنەی پێشکەش کردووە بەس مەگەر غەزەییەکان لەم سەردەمەیە پێشکەشیان کردبێ شعبێکی چەند ئازا چەند بە قووەت چەند بە جەرگ 2 دانە ساڵ تەوقڕێنی هەڵم خواردنە بۆ بێ بەڵام کۆڵیان نەدا و پشتیان هەڵ نەکرد ئەڵێ لە بەیروتەوە ویستیان خواردنیان بۆ بێنن مسلمانەکان کۆمەڵی خەڵکیان هێناوتیان کاکە ئێوە تازە مسلمان بوون ئێوە ناناسن ڕیشتان بتاشن سواری کەشتیان کردن چوون هەندێک بەراز و هەندێک سەلیب و شتیان لەسەر کەشتێکە دانا گەیشتینە ناو پاپۆڕی فەڕەنسیەکان وتیان خێر بۆ چۆچن وتیانە چین بۆ لای جێشەکەی خۆمان جێشی خاچپەرستەکان لە پێشەوە وتی بۆ چێشە شارەکە داژین شارەکەتان ڕزگار نەکردووە وتی نەخێر وتی دێمە بۆ لای برا خاچپەرستەکان ماهاتون خواردنیان بۆ بین سێریکی پاپۆڕەکەیان کرد کە سێریان کە سەلیبێکی بەسەرەوەی بینە تیان دەبڕن هەتا خواردنەکەیان بەجزیەوە گەیانە مسلمانەکان تمەزەوە مسلمان بوون و ئەوەیەک بەم شێوەیە خواردنیان پێگەیانن خواردنیان پێ ناگەیشت خاچپەرستەکانیش هەرچی هەوڵیانەدا دەستیان بگاتە شارەکە چەند جار ئەو تەوقەیان شکان بەڵام مسلمانان لێیانەدان و گەڕانەوە سەلاح الدین لە پشتەوە لێدان بەڵام نەئەشکان فەڕەنسیەکان ئەو جوان خۆیان قایم کردبوو
ئەو زستانەیان بەسەرا تێپەڕی بوو کە سەلاحەدینی و جێیشەکەی نەچوونە پێشەوە لێیان هەڵناکەران بە هیچ شێوەیەک. ئەڵێ هەتا جارێکیان فەڕەنسیەکان هێرشی پێچەوانیان کرد، تەقیەدین عومەریان شکان لە دەستی ڕاستی سەلاحەدینەوە کە هاتبوو تەوقی فەڕەنسیەکان بکە. ئەڵێ جێیشی تەقیەدین پاشەکشەی کرد هەتا گەیشت لە خەیمەکەی سەلاحەدین. کۆمەڵی عالم بوون بە درع بۆ سەلاحەدین بۆی کە نەکوژرێ، بۆی شەهید نەبێ. سەلاحەدینیش هاوارێ کرد ئەی وا ئیسلامە، وا ئیسلامە، پیاوی چابن ئیسلام کەوت، ئیسلام شکا، پیاوی چابن وەرنەوە. سەلاحەدین بە تەنیا لەگەڵ جێشەکەیان مایەوە هەتا وەکو هەموو قووەتەکەی کۆ کردەوە جارێکی تر. اینجا هجوومی پێچەوانە کرا، اینجا سەڵابیەکان و فەرەنجیەکانیان خستەوە ناو خەندەقەکانی خۆیان، وایان لیان شکانیانن پشتیان پێ هەڵکردن. ئەڵێ ئەگەر ئەم خۆڕاگری سەلاحەدین نەبوایە ئەو جێیشی فەڕەنسا کە ئەو هێرشەی کرد و باڵی ڕاستی شکانن هەتا وەکو بەیت المەقدیسە هاو. بەڵام سەلاحەدین نەجوڵا لە شوێنی خۆی، خەیمەکەیان گرت بەڵام پاشەکشەی نەکرد. ئەو هەموو خەڵکە ئەڵێ خەڵکێکی زۆر لە فەرەنجەکان ئەلێرەنەیە کوژرا. سەلاحەدین هێرشێ کرد، جا بە خەڵکەکەی وتی کاکە چۆنی بێ خۆتان دەرکەن، ئێمە لە پشتەوە لێیانەین، ئێوەش محاولاکەن لە ناو حیسنەکان دەرچن بۆ ئەوەی کە ئەو تەوقە بشکێنین، هیچ لەبێ بێنە دەرەوە ڕزگارتان بێ. چەند محاولەیان کرد هەر سوودی نەبوو. اینجا فەڕەنسیەکان هاتن بە هەرچی ناپاڵمە، بە هەرچی منجەنی قەلەیاندان بەس دەرعەکە بشکێنن، ئەیان شکان و موسڵمانان دیفاعیانە کرد. سوبحان الله، ئەو شارە نەکەوت، ئەو شارە هەچیەکیان لەگەڵا کرد. اینجا هاتن برجی گەورەیان هێنا کە لە دەرەوە دروستیان کردبوو، ئەڵێ بەرزێکی 30 دانەمەتر بوو، بە ئاسمانیا بردویان بۆی کە بەسەر قەلعەکەیە ئاوازاڵ بێ. یەکێک لە پێشمەرگەکانی سەلاحەدین وتی سەلاحەدین ئیجازە مەیی بچم ئەوانە بۆ بسووتێنم. لە پشتی سەنگەرەکانەوە و خۆی گەیانە هینەکان نەوتی برد، هەر هەمووی سووتان، هەرچیەکیان کردبوو بەفی بە زایە ڕۆی. اینجا لە ناو دەریاوە تۆقی دەریایان ئاوا کردبوو. ئەڵێ کەشتەیەکیان هێنا لە 4 قات دروستیان کردبوو. قاتێکیان دار بوو، قاتێکیان قورقوشم بوو، قاتێکی ئاسن بوو، قاتێکی مس بوو. ئەڵێ بەرزیان کردەوە بۆی کە موسڵمانەکانی پێ بشکێنن. ئەڵێ موسڵمانان ئەمەشیان سووتان. سبحان الله، ئەو شارە نەکەوت. جا پیاوێک هەبوو هەموو شەوێک ئەچوو بۆ بەژێر کەشتەکانە بە مەلە ئەڕۆی خۆیە گەیانە ئەو خەڵکی کە لەوێ بوو، خەبەری بۆ ئەبردن، پارەی بۆ ئەبردن، ئەگەڕایەوە. ناوی چی بوو؟ ناوی عیسە العەوام بوو. ئەم عیسە العەوامە هەموو ڕۆژێک ئەچوو شتی بۆ بردن و خەبەرێ برد و خەبەرێ هێنایەوە. ڕۆژێکیان 1000 دیناری ئاتوونیان پێوە بەست بە پشتێنێک، خۆی کرد بە ناو ئاوا بەو شەوە بەو سەرمایە هەتا وەکو خۆی گەیانە خۆی بگێنێتە عەکا. شەوەکانی تر ئەگەی کە ئەگەیشت تەیرێکیان هەڵەدا، یعنی ئەوە عیسە العەوام بە سەلامەتی گەیشتوایان زانی. بەڵام ئەو شەوە تەیر هەڵنەدرا. وتیان بەخوا عیسە العەوام شتێکی لە قەوماوە. هەندێک کەس وتیان کورە با بە تو 1000 دیناری ئاتوونی یاوەتەیە، لەوانەیە ئیساکەنە هەر بۆ ئاوەی ئیجیا تێپەڕی بە بچێ داوای لیجووکە لە بەریتانیا و ئیساکەنە بچێ لەوانەیە خۆی لە ئاوەکەیا بێ و بۆ خۆی هومپاری پێیە چی ئەکا دانیشە خۆی خاتە مەترسیەوە. ئەلێ دوای چەند ڕۆژێک لاشەیەکیان بینی سەر ئاو کەوتبوو، کەوتە کە ناوەراوەکانی عەکا کە سیریان کرد عیسە العەوام خنکاوە. ئینجاڵێن کەس نەبوو لە دوای مردنی خۆشی ئەمانەت بگێنە عیسە العەوام نەبێت، دوای مردنی خۆشی ئەمانە زایل نەکات. ئەلێ کە پشتێنەکەیان کردەوە کە سێرەکەین ئاڵتوونەکەی پێیە و کتابێکشی پێیە بۆیان. موسڵمانەکان ئاوا بوون. سبحان الله، ئەو بۆ جەرگەی کە لەو موسڵمانە هەیە. یەکێ لە کەشتەکانی موسڵمانەکان کە هاتبوو لە بەیروتەوە خواردنی هێنابوو، ئەتاد و چەکی هێنابوو، خەریب و بگیرێ. ئەڵێ هەرچەند دیفاعیان کرد بەڵام فەرەنجەکان ئاوا تەوقیان کردبوون و لێیاندان بە هەرچی قووەتە. ئەڵێ خەریب و کەشتێکە بکەوێتە بەردەستی موسڵمانەکان. سەرۆکەکەیان وتی کەشتێکە کونکەن. ئەڵێ کەشتێکەی کون کرد و بە خۆی و سەرنشینەکانەوە هەر هەمووی غەرقی کرد. وتی با چەک و ئەسلحە و خواردنەکە دەکەوێتە دەست کافرەکان. سبحان الله، ئەم فیداییانە چی بوون؟ کەشتێکی تر هاو کابرا ناوی جەمالەدین بوو. وتی سەرۆکەکەتان چێ؟ وتیان ناوی جەمالەدینە سەرۆکەکەی ئێمە. وتی سەرۆکەکەی ئێمەش ئێوێ قسەی لەگەڵا بکە. بینی تەوق کراوە. وتی سەرۆکەکەتانم بۆ بانکن با دوو قسەی لەگەڵا بکەم. سەرۆکەکەیان بان کرد.
ئەلێ جەمالەدین ئاوا دەستی خستە ناو دەستیەوە بە حساب تەوقی لەگەڵا کە ئاوا دەستی وشی و باوشی پیا کرد بە خۆی و بە سەرۆکی خاچپەرستەکانی خستی ئاوەکەوە نەیهێشت بەرز بێتەوە تا هەردووکیانی پێکەوە خنکات خۆی و ئەویش زانی هەر خۆی شەهید دەبێ اینجا بۆ بەتەنیا بڕۆم بە ئەم دێرم بۆ جەهەنەم خۆشم چم بۆ بەهەشت سبحان الله ئەم غیرەتە بە شێوەیە بوو کە ئیتر ئەو نەناڕەحەت بوون نامەیان نارد بۆ سەلاحەدین وتیان سەلاحەدین لە تین و توانامانە نەماوە تەسلیمە بین سەلاحەدین هەر تەشجیعێکردن هەر هەوڵێدا اینجا قاضی شەداد دەفەرمێ سەلاحەدین وەکو ئافرەتی جەرگ و تاوی لێ هاتبوو هەر ئەهات و هەر ئەچوو دەمان و دانیشە ئیسراحەتێ بکە ئەی ئەو خەڵکە لە ناوە بوو تەوە کرابوو نەدەسی پێیانەگەی خەڵکی غەزا نەنانی بۆ ئەبردن نەچەکی بۆ ئەبردن هیچ توانایەکی نەبوو بچێ لەو خەڵکە نزیک بێتەوە خەڵکی غەزە و خەڵکی عەکایەک شتەوە بکە ئەم مێژوە چەند جار دووبارە بێتەوە پێتان سیر نەبێ ئەڵێ سەلاحەدین زۆر ناڕەحەت بوو وەکو ئێمە نییە لە ماڵەکانی خۆمانە دانیشین کۆرە بڵێن جاوان حقمان چیە بەسەریانەوە ئەڵێ سەلاحەدین وەکو ئافرەتێک و دایکێکی جگەرس و داوی لێ هاتبوو هەتا وەکو خەڵکەکە ئەنجا هاتن بەلای چێ هاتن بەلای خاچپەرستەکان وتیان با سوڵح بکەین وتیان سوڵح لەسەر چی وتیان سوڵح لەسەرەوەی کە ئێمە لە شارەکە بینە دەرەوە و شارەکەتان بۆ چۆڵکەین هەچی چەک و پارە و سەروەت و سامانی تیای بە خۆتان چۆن ئێمە لە بەیت المەقدیسە لە قودسە چاوپۆشیمان لێکردن ئێوەش لێرە ڕێگەمان بن با بچینە دەرەوە سەلاحەدین وتی کاکەجان بەرامبەر هەر دیلێکتان ئێمێ بەرامبەر بە هەر کەسێک کە لە عەکا بۆم دەرەکەن من دیلێکتان بۆ ئازاد دەکەم 209,000 دیناری ئاڵتونیشتان ئێمێ سەلیبی سەڵەبوو تشتان بۆ گەڕێنەوە چیتانەوێ بۆیان بۆتانەکەم بەس ئەو خەڵکەی ناوە مەکوژن ڕشار قەلب الئەسەد وتی دێ بزانم چیمان بۆکەی سەلاحەدین هەرچیەکی کرد پاری کۆ کردەوە 500 دیلی بۆ هێنان وردە دوفعەی یەکەمی تەسلیم کرد وتیان سەلاحەدین ئەی کوا دوفعەی دووەمی وتی دێ باشە من 500 دیلم تەسلیم کردوون پارەم تەسلیم کردوون قستی یەکەم دێ ئێوەش هەنگاوێ بنیان هەندێک خەڵک ئازادکەن بۆی کە بزانم ئێوە ڕازگۆن لەگەڵما بەداویەکانی وت کە خەڵکی ئیمانداری خاچپەرستەکان بوون وتی ئێوە ئەتوانن و وعدم بنێ کە ئەم خەڵکە ناکوژن ئەگەر من هەموو پارە و هەموو بڕیارەکانی مەرجەکانی خۆم جێبەجێ کرد وتیان هیچ سیقەمان بەمانە نییە نسیقەمان بە مەلیکی فەڕەنسا هەیە نسیقەمان بە مەلیکی بەریتانیاش هەیە سەلاحەدین وەستا کە سەلاحەدین وەستا ئەنجا ئەوانی ژۆک و پیا و هەستان 3,000 دیلیان لەناو عەکەیە هێنایە پێشەوە ڕێک بەرەو سەنگەری سەلاحەدینیان بردن بە دەست و پێبەسراوی بەرامبەر سەنگەری موسڵمانەکان 3,000 موسڵمانیان سەربڕی بەس بەدەم خۆشە 3,000 کەس بەرچاو تۆ بکوشن من نازانم سەلاحەدین چۆن وەفاتی نەکرد لەو کاتێ چۆن جەڵتە لێی نییە چۆن نەمرد ئێمە شەقە بمرین ئەو لە خەفەتە ئێمە لە خەجاڵەتیە ئەم مێژوە زۆر جار دووبارە بێتەوە لە هەر شوێنێکا موسڵمانان لێیان نەدرێ کەس خاوەنیان نییە لەمڕۆ لە موسڵمان بێ خاوەنتر نییە ئەو ڕۆژ سەلاحەدینیان هەبوو ئەمڕۆ ئەوەشی نەما بەڵێ دوایەوە ناچار موسڵمانەکان پاشەکشەیان کرد هەموو هەوڵەکەیان بۆ ئەوان خەڵکە نەکوژرێ جا سەیری غیرەتی ئەمانە کە سەیری بێغیرەتی ئەمانە بکە 3,000 دیل بە دیلێتی بکوژیت لە کاتێک کە سەلاحەدین نەیهێشت خوێن لە لوتی کەسێ بێ لە ناو بەیت المەقدیسە